لە شاری سلێمانی کۆنفرانسێکی زانستی لەسەر ژیان و کەسایەتی سەلاحەددینی ئەیوبی ئەنجامدرا کە زیاتر لە 13 توێژینەوە بە زمانی کوردی و عەرەبی ئینگلیزی لەلایەن توێژەرانی بیانی و ناوخۆیەوە خرانە ڕوو. کۆنفرانسەکە لەلایەن کۆڕبەندی جیهانی میانڕەوی لە کوردستان سازکرا بوو کە زیاتر ئامانجیان لە ڕێخستنی ئەو کۆنفرانسە خستنە ڕووی دیوە شاراوەکانی ژیانی سەرکردەی لاوی کورد سەلاحەددینی ئەیوبی بوو. ئێمە ئەمانەوێت بەبێ ئەوەی کەوا مەسەلەی نەتەوایەتی تێی بپەڕێنین یان بکەین بە سنتەر. ئەمانەوێت باس لە کەسایەتی سەلاحەددین بکەین و کەسایەتیەکی ئیسلامی سەرکردەیەکی ئیسلامی کاریگەر کە 1000 ساڵە هەتا ئێستا ئاسەواری سەلاحەددین لە جیهانە هەیە. و لەبەر ئەوەشکەوە کووردە ئێمە بە ئەرکی خۆمان مانزانین تیش بخێنە سەر ئەم کەسایەتیە زیاتر بەگەلی کوردستانی بناسێنین چونکە قسەکردن لەسەر سەلاحەددین تا ئێستا کەم بووە و وەڵامی هەندێک شبهات بدەینەوە و بە مروری زەمن کەسایەتە کوردەکانی کەش مامەڵەیان لەگەڵاک تقریبا 13-14 لە توێژینەوە لە کارنامەکە هەیە کەوا بکرێ میوانی دەرەوەمان هێناوە لە پارچەکانی کوردستان لە عەرەبی عێراقی لە تونس لە وڵاتانی تر چونکە کەسایەتێکە لە کوردستانە حەسر ناکرێ و هەوڵمان داوە تێش بکەینە سەر هەموو لایەنەکانی سەلاحەددین. دەوترێت قسە و باسەکان لەسەر کوردبوون یا عەرەببوونی سەلاحەددینی ئەیوبی تێپەڕیوە و ئەوە یەکلایی بۆتەوە کە بەڕێگەز کورد بووە بەڵام هۆکاری ئەوەی تا ئێستا هیچ دقێکی ڕوو نییە لەسەر ئەو بابەتە ئەوە پرسیارەکەیە بەڵام مێژونووسان دەڵێن ڕەنگە خودی سەلاحەددینی ئەیوبی خۆی پەیوەست نەکردبێت بە نەتەوەیەکەوە و خۆی بە مڵکی کورد و عەرەب و تورکمان و هەموو گەلێکی مسلمان زانی بێت. سەلاحەددینی ئەیوبی تەنها سەرکردەیەکی ئەسکەری سەربازی نەبووە بەڵکو سەرکردەیەک بووە لە بواری فەرهەنگیە لە بواری فیکریە لە بواری علمیە ئەتوانین بڵێن ئاراستە پێدەری مێژوو بووە وە کۆمەڵێک گۆڕانکاری وەرشەخانی زۆر گرنگی لە مێژووی جیهانی ئیسلامی و مرۆڤایەتیە بە ئەنجام گەیاندووە. توێژینەوەکان پێشەشەکرێ بە مەبەستی لێکۆڵینەوە لە هەندێک بواری نادیاری سەلاحەددینی ئەیوبیە ئاشنا پێنەبووی سەلاحەددینی ئەیوبی. سەلاحەددینی ئەیوبی لە ساڵی 1938 لە تکریل لەدایک بووە. ئەو سەرکردە کوردە مسلمانەی توانی دەوڵەتی ئەیوبی دامەزرێنێت و شاری قودسی دوای 100 ساڵ لە داگیرکاری خاچپەرستەکان خستەوە ژێر دەسەڵاتی مسلمانان. هەرچەندە لێکۆڵنەوەی ورد لەسەر ژیانی ئەو سەرکردە مسلمانە بەردەست نییە بەڵام ئاماژەکان دەڵێن لە دایک و باوکێکی کوردە و ئامانجی ئەو سەرکردە لاوە یەکگرتنەوەی هەموو مسلمانان بووە لە تاوانکاریەکانی جیهان لەو سەردەمەدا بەڵام لە تەمەنی 56 ساڵیدا کۆچی دوایی کردووە و لە دیمەشقی پایتەختی سووریا بە خاک سپێردراوە. ڕامیا عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.